بەناوی خوای گەورە سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هەرجە ساڵ تێپەردەبێ بەسەر ڕووداوەکانی 11 سێپتەمبەر کە تێیدا دووتاوەری بازرگانی لە ئەمریکا کرانە ئامانج و نزیکەی 3000 کەسی تێدا بوونە قوربانی دواتری ژەرەخراوی قاعیدە بەرپرسایەتی خۆی لە ئەنجامدانی هێرشەکە ڕاگەیاند. ئەم شەو قسە لەسەر دەرهاویشتەکانی 11 سێپتەمبەر دەکەین دوای 18 ساڵ دەرهاویشتەکانی چی بوون و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە ئیسلامیەکانیش چی بوون. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان مامۆستا کامران بابانزادە مامۆستای زانکۆر و مامۆستا فاتح سەنگاوی نووسەر و توێژەر لە فکری ئیسلامیمان کردووە. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. 18 ساڵ بەسەر هێرشەکەی 11 سێپتەمبەری ساڵی 2001 بۆ سەر ئەمریکا تێدەپەڕێت. ڕۆژی سێشەمەی 11 سێپتەمبەری 2001 زنجیرە هێرشێکی ڕێکخرا و کرایە سەرتاوەرەکانی ناوەندی بازرگانی جیهانی و وەزارەتی بەرگری ئەمریکا بە پێی زانیاری و گێڕانەوەکان کە لە ناوەندە فەرمیەکانی حکوومەتی ئەمریکاوە سەرچاویان گرتووە. 19 کەس کە پەیوەندیان بە ڕێکخراوی القاعیدەوە هەبووە هەستاون بە جێبەجێکردنی هێرشەکان بە فڕۆکەی مەدەنی و ڕفێنراو. بۆ ئەو مەبەستەشدا بەشبوون بە سەر 4 گروپدا. هەریەکێک لەو گروپانە کەسێکی تێدا بووە کە وانەی لە پەیمانگەی فڕینی هەوایی ئەمریکادا وەرگرتووە. یەکەم هێرشیان کاتژمێر 8:46 خولەکی بەیانی بە کاتی نیویۆرک ئەنجامدرا کە یەکێک لە فڕۆکەکان خۆی بە تاوەری باکووری ناوەندی بازرگانی جیهانیدا کێشا. چەند خولەکێک دواتر و لە کاتژمێر 9:03 خولەک فڕۆکەی دووەم تاوەری باشووری ناوەندی بازرگانی جیهانی کردە ئامانج. دوای زیاتر لە نیو کاتژمێریش فڕۆکەی سێم خۆی بە بینەی وەزارەتی بەرگری ئەمریکادا کێشا و فڕۆکەی چوارەم پێش ئەوەی بگاتە ئامانجەکەی کەوتووەتە خوارەوە کەوا پێشبینی کراوە هەوڵی تەقاندنەوەی کۆشکی سپی داوێت. بەپێی ئامارەکانی ئەمریکا لەو زنجیرە هێرشەدا نزیکەی 3000 کەس گیانیان لەدەستداوە کە هەندێک سەرچاوە بە 2973 کەس تۆماریان کردووە. کردن ئامانجی تاوەرەکانی ناوەندی بازرگانی جیهانی لەلایەن هەندێک لە بیریارانەوە بە هێرش بۆ سەر سیمبولەکانی دەسەڵاتی سەرمایەداری لێک درراوەتەوە. پاش نزیکەی 3 ساڵ لەو ڕووداوە ئوسامە بن لادن سەرۆکی ڕێکخراوی القاعیدە بەرپرسیارەتی ڕێکخراوەکەی لە هێرشەکە ڕاگەیاند. هێرشی 11 سێپتەمبەر بوو بە پاسا و سەرەتایەک بۆ ڕاگەیاندنی جەنگێک لەلایەن ئەمریکاوە لە ژێرناوی جەنگی دژە تیرۆر. ئەمریکا تەنیا پاژمانگێک لە هێرشەکەی 11 سێپتەمبەر سەرکردایەتی هاوپەیمانەتێکی کرد بۆ هێرشکردنە سەر ئەفغانستان و کۆتایی بە حکومداری بزوتنەوەی تاڵیبان هێنا، بەڵام نەیتوانی کۆتایی بە بزوتنەوەکە بهێنێت. پاش 18 ساڵ لەو شەڕە ئێستا تاڵیبان لە زۆر ناوچەی ئەفغانستان خاوەنی دەسەڵاتە. ئەمەش ئەمریکای ناچار کرد لە ماوەی ڕابردوودا گفتوگوی ئاشتی لەگەڵ بکات و ئێستا گەیشتونەتە ڕێکەوتنێک بۆ ئاشتی کە بڕیارە بەم نزیکانە واژۆی بکەن. هەر بە پاساوی پاڵپشتی تیرۆر و بوونی چەکی ئەتۆمی ئەمریکا هێرشی بۆ سەر عێراقیش ئەنجامدا و کۆتایی بە ڕژێمەکەی سەدام حسێن هێنا، بەڵام تا ئێستا عێراق ئارامی بەخۆیەوە نەدیوە و سەدان هەزار کەس بەهۆی توند و تیژیەکانەوە بوونەتە قوربانی. هێرشی ئەمریکا لە ژێرناوی شەڕی دژی تیرۆر بوو بەهۆی داگیرکاری و وێرانکاری زۆر لە عێراق و ئەفغانستان و زۆر ناوچەی دیکە. هەروەها بە ناوی تیرۆرەوە چەندین وڵات و هێزی ئیسلامی کراونەتە ئامانج. تەنیا لە عێراق و ئەفغانستان سەدان هەزار کەس بوونەتە قوربانی و مەلیۆنان کەس ئاوارە و بێماڵ و حاڵ بوون. پاش 18 ساڵ لە هێرشی 11 سێپتەمبەر و هێرشی ئەمریکا لە ژێرناوی جەنگی دژی تیرۆر چەندین بەرپرسی گەورەی ئەمریکا دانیان بە شکستی وڵاتەکەیان لە شەڕەکانی ئەفغانستان و عێراقدا ناوە و هەژمۆنی واشنگتۆن لە هەردوو ئەو وڵاتەدا بەرەو لاوازی چووە. ئەمە جگە لەوەی کە توند و تیژی و ماڵوێرانیەکانی بۆ دانیشتوانی ئەو وڵاتانە هەر بەردەوامە. جارێکی تر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا فاتح ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین قسە لەسەرەوە بکەین ئەگەر بە کورتیش بێ 11 سێپتەمبەر بۆچی ڕوودا، چونکە پێشتر باز لەو دەکات کە ئەمریکا مەسەڵەن هاوکاری تاڵیبان و قاعیدە بوو لە ئەفغانستان دژی مەسەڵەن یەکێتی سۆڤیەت
بۆچی شتێکەوە پێچەوانە بۆ دوایی بوون بە دوژمنی یەکتر ئەگەر ئەمە ڕاست بێت. بەڵێ بەناوی خوای گەورە دیارە ئێمە پێشەوەی باسی 11 سپتەمبەر بکەین ئەتوانین بڵین کۆمەڵێ چرکەساتی مێژووی گرنگ هەیە لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا جیهانی ئیسلامی و جیهانی ئەوروپی ئەگەر دروست بێ بەو دابشکردنە کە هەرێکە لەمانە کاریگەری خۆی هەبووە لەسەر ئەوەی کە وێنەیەک بۆ ئەویتر دروست ببێ هەر لە ئەو کاتێک کە مسلمانان چوونەتە با بڵێن ئەندەلوسەوە تا ئەو کاتێک کە هەر لەوێ عەبدوڕەحمانی غافقی گەیشتە چیاکانی برانسی فەڕەنسا لێرە گوڵی ڕاچەڵەکینێ بۆ وڵاتە ئەوروپیەکان دروست بوو تا ئەگاتە با بڵێن گرتنی قوستەنتینیە تاوەکو گەیشتنی با بڵێن دەوڵەتی عوسمانی بۆ ڤیەننا پایتەختی نەمسا تا ئەگات ئەوەی کە با بڵێن ئەو دوو تاوەرە لێ ئەدرێت هەموو ئەمانە گوڵی تەمان لەو بینە جەنگی خاشپەرستان هەموو ئەمانە گوڵی وێنەیەکی دروست کردووە کە لە لای ڕۆژئاوایەکان بە جۆرێک لە جۆرەکان ترسێک لە ئیسلامیە ناشینکردنی ئیسلام ئەمە مێژوویەکە هەیە کە لە بەرامبەرە تەنانەت نەزەریەی شەرق و غەرب هەیە کە بڵێ وەک دوو تەوژمی دژبەیەک یا وەکو دوو لایەنی جیاواز لەیەک جیە جەدەلێکی مێژوویە بەڵام کاتێکە دێینە بە بڵین چرخینەوە ئەم ڕووداوە گوڵی ڕووداوێکی جیاکەرەوەیە لە پێش خۆی کە بە جۆرێک لە جۆرەکان ڕێگەی خۆشکرد بۆ کۆمەڵێ دەرهاویشتەی تر کۆمەڵێ ڕووداوی تر دیارە ئەمانە هەموو بۆچی ڕوو ئەدەن هۆکاری زۆر لە ڕاستیە بۆ ئەگاتە و ئاسەیکەوە بۆ نمونە هێزێکی وەکو قاعیدە بابلین پەلاماری غەرب بداوە غەربیش بابلین بۆ شێوە مامەڵی لەگەڵا بکە ئەمە وڵی مێژوویەکی هەیە تاریخێکی هەیە هەر لەو کاتێک کە ئەتوانین بڵین ئەم هێزانە کە کاتی خۆی بەشێک لە هۆکاری دروستبوون یا گەشە پێدانن بە جۆر لە جۆرەکان ئەمریکا بووە بەڵام بە ئایدۆلۆژیەک بڵین پێ ئەگەن و گەورە بنکە غەرب بە دوژمنی خۆیان ئەزان لە مقابلە ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان ڕێگەیان خۆش کردو بۆەوەی کە ئەم دوژمنایەتەیە بڵێ ببێتە شتێکی دووسەرە و لێرەوە کاتێکە ئەتوانین بڵێن قاعیدە کە جۆرێک لە جۆرەکان لە جەنگی سۆڤیەت کە پاڵپش بووە بۆ ئەو دۆخی کە لە ئەفغانستانە بووە بە سەرکەوتوی دەرەچێت بیر لە ئەو ئەکەنەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێوتێ غەرب بوو ئەمان بە دوژمنی خۆیانی ئەبینن و بە جۆرێک لە جۆرەکان ناوی جەنگی ئەوان ناوی جەنگی سەلیبی لێنن لە دوای جەنگەکە کە خۆتەزانی کە بۆش با بڵین تێمە جەنگی سەلیبیە لەم لاشەوە با بڵین سەرۆکی قاعیداڵێ ئەمڕۆ جیهان بوو بە دوو فستات و بوو بە دوو بەش و لێرەوە وڵی ئەتوانین بڵێ شڕێکی ئایدۆلۆژیە لە بینی هەردووکیانە لە هەمان کادا تێکەڵ بە بەژەوەندی سیاسی بڵین مەسەڵەن سەرەتای بەهێزبوونی ئەم ڕێکخراوانە خودی ئەمریکا بوو چووکە جۆمسکیش لە کتێبی ئەو دوو ساعەتەی گیانی هەژەن باز دەکە کە ئەمریکا هۆکاری بێزبوونی ئەو ڕێکخراوانە بووە ینی لە ڕێگەی هاوکاریکردن لە ڕێگەی یارمەتیدانی وڵان ڕژێمە دیکتاتۆرەکانیش یەکێک لە لاوازی حرەکاتی ئیسلامی بە شێوازێکی گشتی ئەوەیە کە بە تەواوەتی خۆی خوڵقێنەری ڕووداوەکان نەبووە بەڵکو زۆر جار بەبێ ئاگا بەکارهێنراوە لەلایەن نەیارەکانیەوە لەلایەن ئەو دەوڵەتانی کە زۆر جار تو ئەخەنە ناو هاوکێشەیە یا بەرامبەرەکان ئەخەن ناو هاوکێشەیەکەوە بۆیە لە ئەفغانستانە ئەوان لەوانەیە ئەو خەڵکەی کە لێرەوە ڕۆیشتووە سەرەتا وەکو داکۆکیکردن لە زەوی موسڵمانان و دژایەتی باڵین سۆڤیەت و کۆمونیستی ڕۆیشتون بەڵام لە بناغەدا ئەمریکا ئەم هێزانەی بەکارهێناوە بۆ لێدان لە سۆڤیەت لێرە ئەگەر نیەتەکەش باش بوو بێ بەڵام لە دوجارە ئەمریکا بە ساڵح بەژۆنی خۆی هەم ئەوانی بەکارهێنا دوای ئەوەی ئەمانیش بەهێز بوون لەو زەمینە لەو ژینگە جارێکی تر بە شێوازێکی تر لێدان سوپاس دەکەم مامۆستا کامران جەنابیشت بەخێر بێ ئەگەر شتێک تێبێت لە سەر 11 سپتەمبەر ئەگەر ناقسرە سەرەوە بکەین چەندێک ئەم ڕووداوە وای کرد کە دەستێوەردانی ئەمریکا زیاتر بێت لە خۆرهڵاتی ناوەڕاست لە وڵاتە ئیسلامیەکان هەتا بە شێوازی سەربازیشەوەی کە لە ئەفغانستان و جەنگی ئەفغانستان و عێراقیش بەناوی خۆی گەورە وێرەبان دیارە مۆزوع 11 سپتەمبەر 2001 بەڕاستی ینی دەتوانم بڵێم هەڵقەیەک لە ناو ڕوودا و گەلێک و قۆناغێکە لە ینی ئەگەر بێت و لە 2001 نەهات باە بۆ نمونە ینی لە 2000 پێش
لە 1970 بەهاتبایە وەکو ڕووداوێکی تەبیعی لەوانەیە سیر بکرابایە یعنی لە تەوقیتێک هات بە تەکید ئەم تەوقیتە بۆ ئەمریکا و بۆ کۆمەڵێک ئەسباب کە زەمینە ساز بوون ئەم دەرهاویشتانە لێ بکەوێتەوە حالەتێکی با بڵێن بەس بۆ پێ تەوقیتەکە لەسەر چی تێدا تەوقیتەکە 2000 تەوقیتەکە یەکەم بە حسابی ئەوە بکەین یعنی لە 1970 شەڕی سارد کۆتایی پێ هاتووە شەڕی سارد لە نێوان ئەفغانستان لە بینی هەردوو کوتلەی وارشۆ با بڵێن بەسەرکردایەتی یەکێتی زۆڤێت رووسیا و بە سەرۆکایەتی ئەمریکا حلفی ناتۆ شیمالی ئەتڵەسی کاتێک ئەمە کۆتایی پێ هاتووە لە 70 ئەمریکا حلفی وارشۆ سۆڤێت شکستی خوارد لەو منبانەی کە لەگەڵ حلفی ئەتڵەسی کردی دەبین قۆناغێک دێتە کایەوەیشەوەیان ینی لە 1940 دنیا لەسەر ئەساسی سراعێک کە پێی دەوترە شەڕی سارد لەنگەری گرتووە قالبی گرتووە لە دوای ئەم ڕووداوانە ئەمریکا وەکو چۆن لە شەڕی یەکەمی جیهانی و لە شەڕ دووەمی جیهانی بە ئەندازەیەک بوو بە شێوەیەک لە شێوەکان بوو براگەورەی هاوپەیمانی ڕۆژئاوا بەرامبەر بە نەیارەکانی بە تەکید ئێستا شتێچکە دێتە کایەوە ئایا بابرین بەگشتی دنیا بەبێ سیراع بەبێ کوتلەی سیراعی دەڕوا بەڕێەوە یاخود ئەمریکا جارێک کەبیر لەوە دەکاتەوە با بڵین وەکو تاگزەمسەر وەکو مەرجەعیەتێکی هێز لە دنیادا خۆی بەدەرخە بە تەکید یانی ئەمە پاساوێکی گەورە بوو 2001 بۆی ئەمریکا هەوڵی ئەوە بدە جارێکی کە لە ڕێگای تۆڵەکردنەوە بۆ 11 سپتێمبەر بەرفراوانترین هاوپەیمانی دروستکە بە ناوی هاوپەیمانە دژی تیرۆر کەواتە ئەمە وەکو عەرەب دەرە زەریعەیەکە ینی پاساوێکی گەورەیە بۆ ئەوەی کە سەرنجی وڵاتانی زلهێز ڕاکێشێ بڵێ مەترسێکی گەورەتان لەسەرەکەویش مەترسی تیرۆرەوە لە ئێستا بەدواوە پێویستە ئێوە لە چوارچێوەی هاوپەیمانیەتیەک لە چوارچێوەی ئەم سیستەمە تاگزەمسەریە کە لە 1970 تاوەکو 2001 بانگەشەی بۆ دەکرد تو ئەگەر سەیری مقال و نووسین و با بڵێن شیکارە سیاسیەکانی نەوەتەکان سیرکەین هەست بەوە دەکەی کە دنیا بەرەو تاگزەمسەری دەچێت دنیا شکلێککە بەخۆوە دەگرێت لە دوای ئەم سراعی کە هەبوو پێی دەوترە شەڕی سارد 11 سپتێمبەر دەتوانم بڵێم تاگزەمسەری ئەمریکای قوڵ کردەوە بۆ ئەمریکا خودی خۆی کە تداخۆکە یاخود مەسەلەن سوودی بۆ ئەمریکا هەبوو ڕەنگە لە ڕووی گیانیەوە سوودی مەسەلەن زیانی هەبوو بێت لە ڕووداوەکە بەڵام دوایەوە سوودی هەبوو بۆ تداخلی ئەمریکا تەسەوڕ دەکەن ئەمریکا سوودێکی گەورەی لە 11 سپتێمبەر وەرگردووە کردی بە بیانوێکی گەورە بۆ هەر تەبینیت کرد لە دوای ئەوە چۆن با بڵێن حکومەتی طالبان و قاعدەی لە ئەفغانستان ڕوخانی ڕژەمی سەدامیش لە 2003 هەر بەشێک لە زەریعەی ئەو مۆزوعەیە و کۆمەڵێک دەستێوەردان لە وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەمووی زەریعەیە تو ئەگەر تێبینیت کردبێ لە پێش 11 سپتێمبەرەوە کە باسی سەحۆ و ڕابوونی ئیسلامیمان دەکرد دابەش دەکرا بۆ هەردوو ڕابوونێکی مەدەنی کە دەمانگوت ئیخوان و هاوشێوەکانی سەرکردایەتی دەکەن و حرەکاتی جیهادی کە بابرین ئەمریکا باو لە چیچان لە ئەفغانستان لە کۆسۆڤۆ لە کوردستان ئەم تەقسیمە نەما یعنی لە 11 سپتێمبرەوە باشترین پاستا و بیانوو بوو کە هەموو حرەکاتێکی جیهادی کە بەشداری کردەوە بۆ حرەکاتی نیشتیمانی ئازادی خۆ ئەفغانستان ئەگە تێبینیت کردوێ بە قیادەی حرەکەتی دیارە ئیسلامیەکە سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کرا بۆ دەرپەڕاندنی لە سۆڤێت لە 79 تاوەکو ساڵانی هەشتایەکان بەڵام ئەوەی کە با بڵێن بیانوێکی گەورە بوو بۆ ئەوەی هەموو ئەم شێوە بیرکردنەوە هەموو ئەم سەرکردایەتی بزوتنەوە ئیسلامیەکان لە خەباتی ڕزگاری وڵاتەکەیان بهاوێتە لیستی تیرۆرەوە تا تەقسیم بەندیە لە ڕەگ و ڕیشەوە هەڵوەشێتەوە هەبوو بۆ ڕەوتی ئیسلامیان ڕەوتێکی مەدەنیە یان تیرۆرە بەڵکەوتە ڕەوت زیانی هەبوو بۆ ڕەوتە ئیسلامیەکان ینی بارەزی زیان پێگەیاندنیە هەر خۆی ئەگە تێبینیت کردبیانی تۆ سەیری با بڵێن حرەکەی جیهادی چاچانی و قەوقازیەکان بکە کە بەشێک بوون لە حرەکەی ڕزگاری وڵاتەکەیان بەرامبەر بە رووسیا سەیری بۆستنەوەرسک کە بە هەمان شێوە سەری ئەفغانستان بکە هەموو ئەمانە بوون بە بەشێک لە منزومەی تیرۆریستی بە پێحساباتی دەرئەنجامەکانی 11 سپتێمبەر بە تاکید هاویشتنە لیستی تیرۆری ئەمانە بە تاکید ئەمە زیانی گەورە بوو بۆ سەحۆی ئیسلامی کە لە دوای دەرهاویشتەکانی 11 سپتێمبەرەوە پێیکەوت بڵێکەوە ئەم ڕوودا قاعیدەکە کردی بە پێچەوانەوەی زیانی بۆ ڕەوتی ئیسلامی هەبوو بە دڵنی هەیەوە ینی من کە دەڵێم بە تاکید زیانی گەورەی هەبوو و ئێستا نەک ڕەوتی چەکداری چوارچێوە و قالوی تیرۆریستی بە منزومی ئەمریکا ئێستا وای لاتوە خەریکە حرەکاتە مەدەنیە سیاسیەکانیش ناو ڕەوتی ئیسلامی بهاونە ناولیستی تیرۆرە و هەڕەشەی خست ناولیستی تیرۆریان لەسەرە ئەمە هەموو دەرهاویشتەکانی 11 سپتێمبەرە یان بەدیوێچکات پێ بڵم پێش
با بڵێن 1970 لە سەردەمی شەڕی سارد وەکو مامۆستا فاتیح باسی کرد دەبینین ئەمریکا پاڵپشت بوو بۆ بەشێک لە حرەکاتی ئیسلامیەکان بەرامبەر بە یەکێتی سۆڤێت بەڵام لە دوای 11 سپتێمبەرەوە کە سیراع لەگەڵ رووسیانەما هەر بۆ خۆی ئەمانەی کە کاتی خۆی پشتیوانی لێدەکردن ئێستا لە قۆناغی تازەیە دەستنا لیستی تیرۆرەوە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا بەس سەبارەت بە پێناسەی تیرۆر ینی پێ دوای ینی تیرۆر زیاتر لەو کاتەوە سەری هەڵدا کە لە دوای 11 سپتەمبەرەوە دەست پێ دەکات یاخود ڕێکبوروشەیەکی کۆنتری هەیە یاخود بۆچی مەسەلەن ئەمریکا بەپێی مەسەلەن بەژۆندی خۆی تیرۆر مەسەلەن پۆلێندەکە بۆ نمونە بزوتنەوەی حەماسێ لە فەڵەستین خراوە لیستی تیرۆرەوە پارتی کرێکارانی کوردستان هەیە مەسەلەن لە لیستی تیرۆری ئەمریکادایە دیارە بکو مامۆستا ئاماژەی پێدا لە دوای 11 سپتەمبەرەوە جۆرێکی تر لە پۆلێنکاری هاتە ئاراوە هەر بەوەشەوە نەوەستا بەڵکو گەیشتەوەی کە ئێساکە زۆرێک لە بزاف ئیسلامیەکان مەترسی ئەویان لەسەرە کە بخرێن ناو لیستی تیرۆرەوە دیارە تیرۆر وەگوترێ پێناسەیەکی موحەدی نییە پێناسەکان یا بەمانایەکی تر بە شێوازێکدا ئاڕێژرێتەوە کە هەر دەوڵەتێک ئەتوانێ نارەکانی خۆی کە مەشهەر لە دەرهاویشتەی ئەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان نارەکانی خۆی بخاتە ناو لیستی تیرۆرەوە یعنی ئێساکە بۆ نمونە لە خەلیجە حرەکەی خوان مسلمین ئەخرێتە ناو لیستی تیرۆرەوە ئەمە هەر دەوڵەتە توانی وڵاتی ئەمریکاش هەوڵ هەبوو بۆی بەڵێ هەوڵ هەبوو هەنەژێر پستانی ئەم وڵاتانە مەبەستم ئەوەیە کە ئەو بارودۆخە بە شێوازێک هاتە ئاراوە یا ئاراستەکەی بە شێوازێک وەرچەرخا کە هەموو هێزێکی دەسەڵاتدار هەموو دەوڵەتێک ئەو کەسەی کە بە نەیاری خۆی ئەبینێ بتوانێت پاسا و ببینێتەوە بە شێوازێکی لاسیکی وا پێناسەی تیرۆر بکە کە بەرامبەری ناری خۆی معارەزە هەندێک جار نەک ئەوەی کە هێزێکی چەکدار بێ بۆ نمونە ئێستا تورکیای پەکەکەی لە لای تیرۆریستە بەڵکو لە ناو وڵاتەکە خۆیشە لە خودی وڵاتەکە کە هێزێکی معارەزەی ڕێگە پێدراوە بە بیانووی تیرۆرەوە جاری وایە ئەویتر ئەوێت پەراوێز بخایە بە جۆرە لەجۆرەکان سنوورداری بکە بۆیە ئەم پاساوی تیرۆرە ئەگەر لە خودی خۆشە کە ئێمە زین تیرۆر هەیە وجودی هەیە چ لە ناو ئیسلامی چ لە ئەوەی کە بە ئیسلامی ناسراوە چ ئەوەی کە لە دەرەوەی ئیسلامیە و بابەتی ترس و تۆقانن لە شوێنکەوتەی هەموو دین و مەزاهیبێکە هەیە و تیرۆر ئەوترێت ناسنامەیەکی دیاریکراوی نییە نە دینی نە غەیری دینی بەڵکو هەموو کەسێک کە کۆمەڵە ینی ڕەفتار ئەوێ ئەنجامی بدا بۆ تۆقانی بەرامبەر بۆ ناچارکردنی بە شێوازێک کە خواستەکانی خۆی بەدی بێ لەوا پێوترێت تیرۆر بەڵام کاتێک کە بارودۆخێکی سیاسی دێتە پێشەوە ئەم بارودۆخە ئەقۆسرێتەوە بۆ بەژۆندی خۆیان تەنانەت ئەو دۆخەی کە هاتە ئاراوە وهای کرد سیستەمە دیکتاتۆریەکان کە پێش 11 سپتەمبەر یعنی دوای ماوەیەکە بەرەوە ڕۆشتن کە لە ناو بچن بەڵام ئەم پاساوی تیرۆر و بە حسابی ئەوەی کە چۆنەڵی بەتایبەتی کاتێکە لە بەهاری عەرەبیە حرەکاتی سلمی ئیسلامی بە جۆرە لە جۆرەکان هەژمون و هەیمەنانە بێت لە ناو دەسەڵاتەکانی خۆیانە لێرە جارێکی تر با بڵێن شتێکی وەکو داعش قوت ئەکرێتەوە لێرەوە جارێکی تر پاسا ئەدرێ بەوەی کەوە چۆنەڵی تەنانەت ئەوانشی کە ڕێو ڕێبازێکی سلمیان ئاشتیانیان هەڵبژاردووە بە پاساوی تیرۆر بە پاساوی ئەوەی کەوا واقعەکە بەرە و ترس و تۆقان نەبن و دەسەگرن بەسەر دەسەڵاتە وازی لێ ناهێنن سەرەکەی دژایەتی ئەکرێن کەواتە ئەم ناوە ئەم زاراوە بە جۆرێک لە جۆرەکان لە واقعە ئیسفادە ئەکەن لەوەی کە شتێکی بۆ بخڵقێنن و دوجار بدەن لەو تەوژمە ئیسلامیکە هەیە کە هەندێک جاریش ئەکرێ بدرێ لە خودی ئیسلامیش بە ناوی ئیسلامی و بەڵام لە دوای 11 سپتەمبەرەوە کار لەسەرەوە کرا بۆ نمونە وێنەی تیرۆر و ئیسلام لە یەکتری جیا نەکرێتەوە ینی کار لەسەر وێنەی ئیسلام بکرێ ینی لە دەرەوە هەم لە ڕووی مەسەلەن سینەماوە هەم لە ڕووی ڕاگەاندنەوە ئەمە زیانی یاخود بڵاوی پێی دەوترێ ئیسلامۆفۆبیە بەڵێ خۆی بۆ گوتم مێژوویەک هەیە توراسێک هەیە لە ئەوروپا دژ بە ئیسلام لە هونەرە لە نووسینە لە بابلێن لای ئینجیلیەکان و بابلێن ئەوانەی کە لە مەجای مەسیحیە بە تایبەتی کە قەزەی تەنسیر ئەوانە وێنەیەکی ناشرینی ئیسلام دراوە ئەم سەقافەتە لە ناو مجتەمعاتی غەربیە وجودی هەبووە کاتێکیش بەم ڕووەوە ئیسلام پیشان ئەدرێە وا پیشان ئەدرێ کە ئەمە بەشێکە لە ئیسلام ئەم سەقافەتە ئەم ڕۆشنبیریە وردە
دوای ئەوەی کە ماوەیە کب بووبوویەوە لاواز بوو ئەتوانین بڵێن جالیاتی ئیسلامی لەگەڵ واقعەکە گونجاو و ساز بوون ئەم ڕۆحی دژایەتی ئیسلام و ڕقبوون لە ئیسلام بە ترس و تۆقین بینین ئەوەی کە پێوتێ ئیسلامۆفۆبیا کە بە مەترسیکی بین و خۆی لە خودی خۆیان بەو شێوەیە نییە ئەمە گەشەی کرد ئەمە بۆیە سێرەکەی ڕاستڕەوەکان لە زۆربەی وڵاتانی غەربیە ئەم تەوژمانە یەکێک لە پاساوەکانی بەهێز بوون یانیا و تعبیرکردن لە خۆیان ئەوەیە کە ئەوروپا بە هەموو بەها و قیەم و شەکانی لە بەردەم مەترسی ئیسلامایە لە بەردەم مەترسی ئەوانن کە جارێکی تر باسی وڵی ئیسلام دیێنە ئاراوە کەواتە لێرەوە ئەم ڕووداوانە هەموو بووە هۆی ئەوەی کەوا ئەو باڵە تونڕەوەی کە لە ئەوروپا کەمینەیەک بوو وردە گەشە بکەن جەماوەەر پێیا بکەن تا ئەگاتە ئەوەی کە ئێستا وترێت بۆ نمونە هاتنی ترامپ بۆتە هۆی ئەوەی کە ئەم باڵی ڕگەسپەرستیە لە ناو ئەمریکا گەشەی زیاتر بکە کە ئەمە هەمووی ئەو ڕووداوانە بەعرەبەکەی وتێت تەغذیەی ئەم شتیان کردووە گەشەیان پێیداوە زەمینیان بۆ سازاندووە وەکوتم ئیرسێکیش هەیە توراسێکیش هەیە لە ڕق لێبوونەوە و لاستی ڕق دروستکردن کە لە ئەوروپا هەبووە لە کۆنا بە تایبەتی لە سەردەمی جەنگی خاچیەکانە هەموو ئەمانە وردە جارێکی تر بە شێوازی جۆرا و جۆر لە شێوەی پارتی جیاوازە گروپی جیاوازە تعبیر لە خۆیەکە و گەشەی پێ سپاس دەکەم مامۆستا سەبارەت بوو ئەمانجانەی کە ئەمریکا بە ناوی جەنگی دژە تیرۆ لە ئەفغانستان و لە عێراقی شەی بوو هیچیان ینی سەرکەوتنیان بەرەسێنە یاخود بە پێچەوانەوە ئەمریکا فەشەلیێنە ئێستش مەسەلەن دوای 18 ساڵ ئێستا خۆتە ناگەدارن ئەمریکا و بڵین تاڵیبان گفتوگۆیان لەسەر مەسەلەی ئەوەی کە چۆن حکوومەتێکی نوێ لە ئەفغانستان دروست بکەن دەستکان خۆش خۆی پێشە شتێکە من مۆسوعی 11 سپتێمبەر و دەرئەنجامەکانی زۆرێک لە فراڕاهەندی تێدایە و هەمووشی کورد نەکەینەوە لە ڕووخانی بەشێک لەم ڕژێمانەی کە لەگەڵ ئەمریکانا کۆک بوون یعنی زۆر جار بە ئەم مۆسوعە بە شێوەیەکی دەقیقتر وردکەینەوە ئەمریکا بە دوو بەرژەوەندیەکانیدا دەگەڕێەوە لە هەوڵی ئەوەدایە سوود لە 11 سپتێمبەر وەرگێ بۆ فراوانکردنی پایانتایی بەرژەوەندیەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە من تەسەوڕ ناکەم لەناوبەری تالیبان با بڵێن پێویستیەکی با بڵێن هێندە قورس بێ بەنسبەت ئەمریکاوە بۆ لە ناوبردنی وەتە مانەوەی تالیبانێکی زەعیف هەمیشە پاساوێکە بۆ مانەوەی هێزی ئەمریکی لە ئەفغانستان ئەگە تێبینیتان کردوێ ئەم پێم وانە لە دوای 2023 ئەمریکانی دەتوانی هاوکاری عێراق بکات بۆ ئیستیقرار و جێگیر بۆی کە داعش سەر هەڵنەدا بەڵام بابەتێکەیەش ئەوەیە یعنی تیرۆر بۆتە یان با بڵێن 11 سپتێمبەر و دەرهەویشتەکانی بۆتە پاساوێک بۆ ئەمریکا دەستێوەردانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قوڵ کاتەوە یعنی چاول لەوەی نەبێت کە ئەمریکاوە بە ئاسانی ئەفغانستان بەجێبێڵەوە بە ئاسانی عێراق بەجێبێڵەوە بە ئاسانی سۆماڵ بەجێبێڵێ حزوری ئەمریکا لەم ناوچانە دەستکەوتێکی گەورەی ئابووریە بۆ ئەمریکا دەستکەوتێکی گەورەی ئەمنیە بۆ ئەمریکا دەستکەوتێکی گەورەی پەلهاویشتنە بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بەرژەوەندێکی گەورەی بازرگانیە بەرژەوەندێکە بۆ ساخکردنەوەی چەک تۆ ئەگەر تێبینیت کردوێ لەم ساڵانەی ڕابردوودا هەموو بەشێکی زۆر چەکی زەیشی عێراقی گەوتە دەستی داعش زارێککە ئەمریکا سەرچی کڕی ئەوە عێراق سەرچی کڕیەوە لە ئەمریکا و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە سەرچی ئەمریکی دەکڕیەوە یعنی سێ هێز لە ناوچەکەدا هەرێمی پێشمەرگە سوپای عێراق داعش هەرسێکیان بە سەرچی ئەمریکی با بڵێن شەڕ دەکەن ئەمریکانەوەی کە بازارێکی گەورە بۆ ئەمریکا و فرۆشتنی چەک لە ناوچەکەدا هاتەکایەوە ینی ئەمریکا ئەمەی کە ئێستا باسی پەکەکە و تورکیا ئەوە نەمان کرد من وا حاڵی بووم کە پێم وایە وردەکاری زۆرتری دەوێت ئەمریکا ناوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێز بە ئەندازەیەک هەبێ پێی دەیەوێت بە یەک مەسافە هەموو قەوارەکان بە ئەحزابەوە بە دەوڵەتەوە بە سوپاوە هەموو قەوارەکان بە ئەندازەیەک هێوان شێوەر بێهێز بکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەوارەی بێهێز ملیشیاتی بەهێز نەبێ هەمویان بە یەک ئاز بەهێزکە و ئەم بەهێزیە بێتە با بڵێن ئاسانکاریەکی گەورە بۆ بەتاڵانبردین نەوت بۆ ساکردنەوەی کاڵایەکانی بۆ ساکردنەوەی ئەسلیحە مۆزوعی ئەفغانستانیش وایە تو حساب کە لە 2001 لە 2 سپتێمبرەوە کە حکومەتی تالیبان ڕووخاوە لە کاتێکدا ئێستا ئەمە من قەناعەتم وانی ئەمە تالیبان بێتە ئەمری واقع بۆی ئەمریکا بۆچی بەڵام باز دەکەن کە لە سەڵا شۆسی ئێستاخاکی ئەفغانستان ژێ دەستی تالیبان دەیە لە بەهێزی تالیبانە کە
بیکەی ناچار گفتگوی سەرنجی هەم جۆگرانە ڕاتشم و بابەتێکتر ینی عێراق چەکی بەهێزتر و گەورەتری بەردەستا بوو کە بە ماوەیەکی کەم هێزی ئەمریکا توانی ئەسلی حە و ژێرخانی سەربازی عێراق لە ناوبەرێ بەڵام تالیبان ئافوان داعش نەتواندرا پێم وایە هۆکارەکەی لەوەیدایە زۆر جار تەدەروس ینی با بڵێن پلەبەندی لە بێهێزکردنی ئەم هێزانە وەزارێککە هێشتنەوەیان بە شێوێک لە شێوەکان ئەمریکا بەخوا باورتر سەیری ئەو مۆزوعی بکەین یعنی محەممەد حەسەن الهەیکە لە شەڕی عەرەب ئیسرائیلە لە کتابی الحەلی والحەرب قسێکی زۆر جوان دەکات دەڵێ ئیسرائیل کاتی خۆی وەکو یاریزانی شەترەنج مامەڵەی لەگەڵ ئەم شەڕە دەکرد بەڵام عەرەب وەکو تاولە مامەڵەیان دەکردن پێم وانییە ئەمریکا و بە شێوەی وەکو یاریزانی شەترەنج یاری لەگەڵ ئەو دۆسیەدانەکە واتە برنە پێشی دۆسیە لە ناوبردنی تالیبان بیر لەوە دەکاتەوە چەندە زەرەریەتی و هێشتنەوەشی چەندە قانزازێتی تالیبانێکی بەهێز زەرەرێتی بەڵام تالیبانێکی بەهێز هەمیشە بۆ ئەو زەریعەیە کە بەردەوامی لەم ناوچەیە بمێنێتەوەکە هاوڕێی سۆڤیەتەوەوانێ ئەوە بۆی کە مەمەسا تقریبا تەئیدە بۆ ئەوە ڕاستە فعلا با بڵێن تالیبان بەهێزن لەبەرەوەی هێزێکی بەشەری گەورەیان هەیە و جا مەسەلی عەشائیری و هۆز و ئەمانش کاریگەری هەیە کە تالیبان بەشێکی سەرەکی پێکەێنێ بەڵام یەکێتر لەو خاڵانەی کە قسەی لەسەرەکرێت کە هۆکارێکە بۆ ئەوەی کە تالیبان بەهێز بکرێت ئەویش بەژۆندێکی تری اقتصادیە یا بڵێن مەترسێکی گەورەی اقتصادی و ئابووریە بۆ ئەمریکا ئەویش بریتە لە هێزی ئابووری سین کە ئەوێ خۆی بگەێنێتە پاکستان و وڵاتانی تقریبان ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ڕێگەیەکی گەورەیە لە جسرێکی گەورە کە دروست کردووە کە لە نزیکی ئەفغانستانەوە تێپەڕێ قسە هەیە لەوەی کە دوجار لە ڕێگەی تالیبانەوە شەڕێکی تر لەگەڵ سینا بکرێ بەعتیباری ئەوەی کە ئەم هێزە کە هێزێکی ئیلحادیە و وردە ئەم ناوچەکە لە ڕێگەی ئەم شتە اقتصادیانەوە بەهێزکە شەڕێکی تریشیان پێ بنێن ئەمە وەکو ئەگەرێک وەکو ئەوەی کە بزانین تەنانەت ئەوان حساب بۆ ئەوشەکەن کە کێتوانێت دوجار لە بەرژەوەندی ئەوانە بدا کە بەرژەوەندی ئەمریکا خەنە مەترسیەوە بۆی ئەمە ژێکێکە لەو خاڵانەی کە ئەکرێ وەکو خوێندنەوەیەک قسەی لەسەر بکرێ کە دوور نییە فعلا ئەو بابەتە ئەوەشی لە پشتەوە بێ وەکو هەندێک لە ئەوانەی کە وێژتری بەڵین ئابووری و سیاسیەکەنی هەروکو تاوکەرەکەی مامۆستا پێم وایە سەرنجی ئەمڕۆی ژۆگرانیان بیسەران بۆ ئەو ڕابشێشی ینی کەس نەیپرسی سووریا پێم وانەیە ڕووخانی ڕژێمی سووریا لەلایەن ئەمریکاوە قورس بێ و کەسیش نەیپرسی کە بەشی باکوور لە جێشی حڕ و پێرەکە بەزاڵەوە بەشی ڕۆژهەڵاتی وێران بوو لە 2011ەوە و شەڕی تێدایە داعش بەشێکی ڕۆژهەڵاتی گرت بەشێکی ڕۆژ ئاوای سووریا گرمەندیقی ڕقەوەوانە بۆ ناوچەکانی هاوسنووری ئیسرائیل کە دەکەوێتە بەشی با شور و ڕۆژ ئاوای دیمەشق ناوچەی زۆر پڕ لە ئەمن و ئاسایش و ئۆقرەین و هیچ جوڵەیەکی تێدانە کەس نەیپرسی بۆ داعش ناو دیمەشق بۆ شەڕ نەکەوتە ناو دیمەشق بۆ نەکەوتە شەڕ نەکەوتە باشووری دیمەشق کە هاوسنوورە لەگەڵ ئیسرائیل ینی ئەمانە هەموو جێگەی پرسیارن بۆەوەی کە جوڵاندنی ئەم نائارامیە بەشێکی ئەمریکا بۆ خۆی سەبەبە و هۆکارەکەشی ئەوەیە کە ئەم ناوچانە تاوەکو کاولتر ببێ تاوەکو باری شارستانیەتی و موسەساتی پاشەکەش زۆتر بکە دەستێوەردانی ئەو ساختکردنی کاڵا ساختکردنی چەک و تەقەمەنیەکانی دەستگرتن بەسەر پترۆڵ ئەمانە هەمووی ئاسانترە بۆ ئەمریکا و بە یەک مەسافە ئەم ناوچەیە بێهێز دەکە ئەمەش هەر هەمووی دەرهاویشتەی یان سپتێمبەرە و دەرهاویشتەی شەڕی لە دژی تیرۆرە ئەم حالەتە دروست کراوە بەڵێ سوپاسان دەکەم ناوبڕێکمانەیە دوتە گەرم بۆلای بەڕێستان بەڵێ مینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز ماوەسەفات هەیە بگرم و لای بەڕێزت سەبارەت بۆی کە پێدوای 11 سپتەمبەر کاولکاری زیاتری هێنا بۆ مەسەرەن وڵاتی ئیسلامیەکان و نەسەقامگیری زیاتری هێنا. بۆ نمونە ئێستا من ئامارێکم خوێندەوە ڕێکخراوی قوربانیان لە عێراق باز لەوەکە کە مەسەرەن نزیکە 1 ملیۆن هاوڵاتی بنەتە قوربانی کە دەرەنجامی ئەو جەنگە بوو. لە ئەفغانستان هاوڵاتی مەدەنی زۆر بۆتە قوربانی. بێگومان دەرهاویشتە سلبیەکانی یەکجار زۆرن. ینی بابەتی 11 سپتەمبەر هەر لە ئەوروپا خۆیەوە بیگرە و لە ئەمریکاوە بیگرە کە ئەتوانی بڵێ مەساحەی ئەوەی کە پێوتێت دیموکراسی و ئازادیەکان و ئازادی ڕادەربڕین و ئازادی بیر و باوەڕ و ئەمانە لەوێ بەرتەس کرایەوە بە جۆرە لە جۆرەکان بەم ناوەوە بە تایبەتی پستانێکی زۆر لەسەر ئاسی دنیا و بە تایبەتی لەو ناوچانش دژ بە مسلمانان گیرایە بەر زۆرێ لە دام و دەستگا کانی توێژینەوە و ئابووری و یارمەتیدانی خەڵکی لێکەوتە و یانی زۆر دام و دەستگای خەیری کە لە ئەساسا هیچ پەیوەندی بەم بابەتانەوە نەبوو و زۆر گروپی ئیسلامی کە لە بناغەدا هیچ پەیوەندی بەمانەوە نەبوو دەرفەتێ بوو بۆەوەی کە بە جۆرە لە جۆرەکان ئەوانە سەرکوت بکرێ یا خولانی کەم ئەگەر احتیرازیش بوو بێ دۆخێکی ترس و تۆقان بەرامبەر بە مسلمانان کە دوجاری بەهۆی ئەو ڕاستڕەوە لە نیوزیلندا لە سەرەتای ئەم ساڵ لە زۆر شوێن هێرشکرایە سەر تەجەماعاتی مسلمانان و شوێنی نوێژ و عیبادات و دام و دەستگاکان و ئەوانە مقابل بەوەش تەمان ئەوەی کە پێوتێ حرەکاتی تونڕە و ئەوانیش بە هەمان شێوە چونکە ئەم دۆخە لە قازانجی تونڕەوەکانە بەڕاستی کە تا ئاڵۆستر ببێ هەر کەس ئەوێت وگوڵی زەمینەی یا مەساحەی جەماوەری خۆی زیاتر بکە لەسەر ئاسی وڵاتە ئیسلامیەکانیش بە هەمان شێوە ئەمە جگەلەوەی کە باسی ئەفغانستان و عێراق وانەکرێت تەنانەت ینی وەک بە ناوی تیرۆرەوە لە زۆرە لە وڵاتەکانە هێشتنەوەی ئەم سیستەمە دیکتاتۆریانە ئەم ستەمکارانی کە لە ناوچەکە هەبوون کە خەڵکی ئومێدی ئەوەی هەبوو کە لە ناو بچن هێڵرانەوە ینی زۆربەی ئەو شۆرشانەی کە کرا لە دوایی سێرەکەی شۆرشێکی مزاد دروست کرایەوە دەوڵەتی فاشل دروست کرا کە ئەم دەوڵەتانش هەر لە میسرەوە بیگرە تا یانی سووریا باسمان کرد کارگەیشت ئەوەی کە درا لە کۆشکی کۆماری و خەریک بوو ینی واقعەکە عکس بێتەوە بەڵام قەزەکان کرد بە عنف حرەکاتی توندوتیژی وەکو داعش و ئەمانە هاتنە پێشەوە شۆرشە ئاشتی خوازانەکەی کە مەبەستیان نەبوو خوێن بڕێژرێ سێرەکەی ئەوە بابلێن لە ناوچوو لە زۆربەی وڵاتانی تریشە سێرەکەی بە ئاخارێکی تریان برد ینی و ئەو سیستەمانە هاتنە هێناوە کە سیستەمێکی دیکتاتۆری بوون لە میسرا بە هەمان شێوە سێرەکەی بەڵام پێشتان بانگە شێوانە دەکرد کە لە خۆرڵاتی ناوەڕاستە لە زەنگی لە چوارچێوی جەنگی دژە تیرۆرە مەسەلەن دموکراسیت بەرقەرار دەکەن ئەوان ینی سەردەمێک کار لەسەر ئەوەکە هەتا تەنان لە کوردستانی خۆشمانە ینی سەردەمێک هەستە کرد مەسلەی موسەساتی مەدەنی و ئازادیەکان بەرەو فراوانترە چوو بەڵام کاتێک ئەم دۆخانە لە ناوچەکە ڕوەدەن سیرەکەی
هێزی دژە تیرۆر دروستەکرێت لەولا یعنی دامێکی زۆری ئەو شتانە ئەکرێت یعنی مەبەسم ئەوەیە ئەم دۆخە کە دروستەکرێت لەم ناوچەیە هەموو ئەو هێزانەی کە وجودیان هەیە ئەوە ئەبێتە پاساوێکی گەورە بۆ بەهێزکردنی خۆیان و بۆ هەندێک جار بۆ بەرتەسکردنەوەی ئازادیەکان بۆ پێشێلکردنی مافی ئەوانەکە لە ڕووی ئەوەی کە ئینسان لە ڕووی حەزارەتی شارستانی و مێژوویشەوە زیانێکی گەورە بەر شارستانەتی ئیسلامی نەکەوە چی لە مەسوول بێ لە حەلەب بێ لە شوێنەکانی تر بێ بۆ ئەو جەنگانی کە لە دوای مەسەلەن 11 سپتەمبەرەوە ڕوویاندا بەڵێ ئەو شوێنەوارانەوە گومانی تیانە کە لێدان لەو شوێنەوارانە ئیتر پێچێت بە مەبەستەوە بێ جگە لە تاڵانکردنی زۆرێک لەو ئەو شتانەی کە تایبەت و کولتوری و هەیە مێژوکەی گەڕێتەوە بۆ سەدان و هەزاران ساڵ ینی ئەوەش بۆ خۆی یەکێکی ترە لە دەرهاویشتەکان لە زیانەکانی کە لەو شەڕانە کەوتەوە کە ئەوەش چۆنڵی شتێکی ڕوون و ئاشکرایە بەڵام لایەکی ترشەوە لە هەمووی مەترسی داتر ئەوەیە کە ئازادیەکان بەرتەسکرێتەوە مەسلەی ئەوی کە پێوتێت دیموکراسی یا پراویزی دیموکراسی ئەوەندەی تر پراوێستە بخرێ کە هەموو ئەمانە بە پاساوی تیرۆرەوە و زۆر جار ئەوانی هەندێک لەو هێزانە لەو دەسەڵاتانە نارەکانی خۆیانیان سەرکوت کردووە ئەم پاساوەیەکێک بۆ لە گەورەترین پاساوەکانی بەبڵین ئەوان سپاس دەکەم فەرموکراتی کارۆک و سەرنجێکی مەسەلەی دموکراسیەت و مۆسوعی ئەمریکا و دموکراسیە نیتۆ ئەگەر سیر کە بێزگە لە ئیسرائیلی لە دەرچێکە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتی تێدایە و دۆستی ئەمریکاشە چ قوارێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قوارێکی دموکراتیە و لە هەمان کاتیشدا هاوپەیمانە لەگەڵ ئەمریکا هەموو ئەم هێزانی کە نادیموکراتین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوپەیمانی ئەمریکان ئەوە نیشانەی ئەوەیە کە دیکتاتۆرەکان ئەوانەی نادیموکراسیین دیکتاتۆرین نیشانەوەی کە ئەمریکا هاوکار نییە بۆەوەی ئەو وڵاتی کە باڵا دەستت لیدا وڵاتی کە داگیری دەکا وڵاتی کە هێمنی هەیە هاوکاری پێبێتە وڵاتێکی دموکراسی ینی هەموو سیستەمە دیکتاتۆرەکان دۆستی ئەمریکان هۆکارەکەشی ئەوەیە کە ئەمریکا ئەم سیستەمە جێگیرانە ئەوەندە گرێبەستی نەوت و چەک و ئەمن و هێزی لەگەڵدایە بۆ بەرژەوەندیەکانی خۆی ئەگەر ئاڵوگۆڕی ئاشتەری دەسەڵات بکرێت بە تەکید ئەمە لە دەسەڵات دەستبێنی هێزێککە بێ لەسەر دەسەڵات ناتوانێت بەرژەوەندیەکانی بپارێزێ بۆیە مانەوەی هێزی جێگیر و دائمی و دیکتاتۆر لە وڵاتانە لە قەندازی گەورەی بەرژەوەندیەکانی ئەمریکایە و لە هیچ وڵاتێکیش نەبووە کە ئەمریکا وجودی هەبێ ئەم وڵاتە ئەمن و استقراری تێدا بێ ئەگەداری ئەوە بین بە تایبەتی لە دوای 11 سپتێمبرەوە هیچ ئەمریکا تداخلی هیچ وڵاتێکی کرد بە هەر بیانوێکەوە بۆ بیانەوە کە تیرۆری تێدایە بۆ بیانەوە کە نائیستیقرارە بۆ بیانەوە کە زوڵمی لێ دەکرێت بەڵام باردۆخێکی زۆر خراپی دروست کردووە کە خۆزگە بخوازن بە قۆناغی پێشتر عێراق باشترین نمونەیە دەبینین هەر بۆ خۆی لە دوای ڕوخانی سەدام حوسێن هەڵوەشانەوەی جێشی عێراقی هەڵوەشانەوەی مواسسات بارودۆخێک دروست بوو منداڵ ناچێتە قوتابخانە بارودۆخێک دروست بووە کە بێکاریە بارودۆخێک دروست بووە کە چەک لە بندستی زۆربەی خەڵکدایە بارودۆخێک دروست بووە کە نەتواندرێ ئەمن و ئۆقرەیی بپارێزرێ بە تاکید ئەمە دەبێتە بورەیەک دەبێتە سەرچاوێک بۆ تیرۆر بەدیوێچکە ینی ئەمریکا بۆ خۆی لە چوارچەوەی هەیمنەی ئەو کۆمەڵێک ئەسباب دەخڵقێنێک کە تیرۆر سەر هەڵبدا بەڵام لە هەمان کاتیشدا بە بیانووی وجودی تیرۆر تەداخلی دەکات باشە بەس پشتگیریکردن لە ڕژێمێکی دیکتاتۆرێنی ڕێگە خۆش دەکات بۆ سەرۆڵانی تیرۆر مەسەرەن ئەگەر ستەمکاری هەبێ ئەگەر هەژاری هەبێ ئەگەر ئاڵوگۆڕی دموکراسی نەبیانی توندڕەوی تونوتیژی سەرە لە وڵاتێکە خۆی ئەگە تۆ بە عێراق باشترین نمونە بێنینەوە ئەگەر عێراق باشترین نمونە بێنینەوە لە دوای 2023 ڕاستە عێراق لە پێش 2023 ڕژەمێکی دیکتاتۆر سەدام حوسێن حالەتێکەوە بەڵام لە دوای 2023 وەگە تێبینیمان کرد بێ ینی ئەمریکا بەرامبەر بە دیکتاتۆرێتی سەدام حوسێن و حزبی بەعز ئەگەر بێت و شەڕی کردبێ لە دوای 2023 دموکراسی بۆ عێراق نەهێنا ئەگەر وڵاتێکی هەژار و برسی بێ بە تاکید باری ژیانی خەڵکەکەی بەرەو باشتر نەچووە ئەگەر وڵاتێک بە ترس و تۆقانی تێدا بێ وڵاتێک نیە ئێستا خاڵی بێ لە ترس و تۆقاندن من بە هەر نمونەیەک بێنمەوە ئەمە بەجددی یانەوەی کە پێی دەوترە شەڕی سونە و شیعە بە درێژایی من بۆ خۆ مامۆستای تاریخی عێراقی هاوسەرخم لە زامیعی بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق بە قەدەر دوای 2023 سونە و شیعە لەکتریان نەکوشتووە لەو کاتەوە هە لە دروستبوونی با بڵێن مەجلیسی حکومەوە یەکسەر ئەم دابەشکاریە دروست بوو بەوەی کە ئەم نوێنەرانە سونین ئەم نوێنەرانە شیعان ئەم وەزیرانە سونین ئەم وەزیرانە شیعان هەر خۆی ئەجوایەکی دروست کرد کە بە شەڕ بێن ئەگەر تێبینیت کردبێ بۆ هێندە باسی ناکۆچەکەی زەق کردەوە هێندە دابەشکاریەکە هاتە ناو کایە سیاسیەکەەوە هاتە ناو موسەساتی حکومڕانیەوە دەبینین چێبەرچەیەکە دروست بوو دوازار ئەم شەڕی لێکەوتەوە بۆیە ئەگەر تێبینیت کردبێ ینی ئەمریکا
هۆکار نییە بۆ دروستکردنی تەبایی لە بینی ئەم پێکاتە ئەتنیە جیاوازانە وەکو کاتی خۆی کە هاوکار نەبوو بۆ لوبناان هاوکار نییە بۆ سوودان هاوکار نییە بۆ عێراق هاوکار نییە بۆ هەموو ئەو شوێنانەی کە ناکۆچی یان جیاوازی نەتەوای و مەسەبیان تێدایە بە دیوێچکە لە پاڵ پەیامی ئەوەی کە ئەم هێزانە دەبێت ئەم پێکاتە ئاینیانە دەبێت پێکەوە بگونجێن لە پاڵ ئەمەیە دەبینین حالەتێکی وا دروست دەکە کە ئەمانە یەکتر بکوژن و با بڵێن یەکتر لە ناوبەرن بێنەوە سەر خاڵێکی گرنگ پێ بەخۆشبامە گرنگ کە مادەماسی 11 سپتێمبەرگەن هەر خۆی 11 سپتێمبەر کە من لەم ماوانە هەندێک وە ساڵێکی تریش لە وابزانم کەناڵیشتر بوو لە سەر ئەو بابەتە بەشداریمان کرد و بەدەدا چوونم بۆ کرد هەندێک تەنانەت نەزەریەی ئەوەی کە پێی دەدرێت بکەری 11 سپتێمبەر هەتاوەکو ئەمە کۆمەڵێک نەزەری لەسەر ینی 90 کەس بڕوا دابەژون بەسەر سوار تیم لە فڕۆکەخانەیەکی ئەمریکا و سوار فڕۆکە بەرن لە کاتێکدا لە 2001 کە تەکنەلۆژیا و مخابراتی ئەمریکی CIA کە مؤسسەیەکی بەهێزە لە وڵاتێکەوە بڕۆن ئەمانە لە هیچ چاودێرییان نەکرێ هەرێکۆ بڕۆن تاوەرێک بە ئامانج بگرن لە ڕێگای چەقۆ و هەندێک شتی بەسیتەوە سێتەرە بکەنە سەر سایقی تیارەکەی ئەوم کەت نەبکەن بۆیە بەشێک لەم تەحلیلانە باسی ئەوە دەکەن دەڵێن ئەمە دوو سێشتە یان بکەرەکە خۆی مؤسساتە مخابراتیەکەیە کە لەوانەیە ئەوە هەندێک دوور بێ لەو مۆزوعانە یان ئەمەی زانی و بێدەنجی لێکردەوە بۆی بکە بە زەریعەیەک بۆ ئەم بابەتە خەڵکە لەوەدایە بۆ تاوەرە بازرگانیەکە کرا بە ئامانجی یەکەم کە زۆرترین خەڵکی مەدەنی تێدا کوژرا بەڵام بداگۆن وەزارەتی دیفاع بەو شێوە ئەم زیانە گەورەی لێ نەکەوتەوە کۆمەڵێک ئەرقام پێمان دەڵێ کە 11 سپتێمبەر هێندەی ڕووداوێکی حەقیقیە بەرەوە ئاقارەمان دەبات کە بەشێکە لەوەی کە سیناریوەیە کە بۆی بێ بە بیانوێک بۆ ئەم دەرئەنجامانی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین باش سپاس دەکەم مامۆستا گەر بێنە سەر کوردستان دوای ئەم جەنگ کاریگەری شێبوو لە کوردستان ینی بە ئاراسی دروستکردنی کۆمەڵایەک دام و دەستگای دژە تیرۆر لە کوردستانە کاریگەری هەبوو بە باراسی دەستکردنی یاسایەکیش کە هەندێکیان پیان وایە پێچەوانەی مافی مرۆڤ بۆ بەشی مافی مرۆڤ نێتەوەی گوتەکان ساڵی ڕابردووش داوای لە پەرلەمان کرد کە یاسای تیرۆر هەموار کردە کە زۆر جار یەکێتی و پارتی بۆ تەسفەی نارەکانیان تۆڵی سیاسی بەکاری دێنە بەڵێ بێگومان ئەو جارە ئەو نەزەریەی کە نظریەوە هەیە فعلا چەند نظریەکەی لەسەرەوەی کە 11 سپتەمبەر بۆ نمونە ئەمریکا خۆی ئاگادار بۆ لە ڕووداوەکان بەڵام بە ئاقارێکا بردوێتی کە لە ناو پلانەکەی خۆیان ڕوو بدا بۆ تەوزیفی بکە ینی چونکە قسەی زۆر هەیە لە تحلیلاتی جۆرا و جۆر هەیە لەسەر ئەوە یعنی نەک ئەوەی کە ئەم قاعدە نەبن قاعدەیە بەس قاعدەکە بە شێوازێ چاودێریان کردو ئاسان کاریان بۆ کردو لە دوجارە ئەوان بە شێوازێکی تری استفادەیەکەن ئەم نەزەریەش هەیە بەڵام ئێمە لەسەر ئەوە قساکەین کە بکەرەکان قاعدە خۆی اعترافی کردو وڵێ ئێمە ئەوەین بەڵام فعلا ئەوە دەرهایەکی دەرهاوی شتەکان ئەوەیە لە زۆربەی وڵاتانە بە پاساوی تیرۆرەوە بە پاساوی ترسەوە دەیان وڵی بێتە هۆی مانەوەی دەیان هێزی تر کە سوودیان لەم بارە بینی بێ یعنی لە وڵاتەکانی دەور پشتمانە لە تەنانەت ئەوانەی کە خۆیان تیرۆریان بەرەمێنەوە کۆمەڵە دەوڵەت هەیە خۆیان ئەتوانین بڵین بەجۆر لە جۆرەکان تیرۆر بەرامبەر نارەکانی خۆیان ئەەکەن سیرەکەی دەستگای جۆرا و جۆری دژە تیرۆر و پێناسەکردنی ئەوی تر و هێزی ناری خۆیان بە تیرۆر لێرەوە ئەبینەوە لە کوردستانیشە حتمما ئیسفادە کراوە لەوە بۆیە سیرەکەی هێزی بە بڵین دژە تیرۆر هەن ئێمە ناڵێن تیرۆر نەبووە تیرۆر هەبووە واقع و لە کوردستانیشە داعش و ئەو جا کۆمەڵێ ڕووداوی تیرۆریستی هەبوو بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان تۆ کۆمەڵە هێز بە تەواتی دەستیان واڵابێ و بگاتە ئەوەی کە مەسی ئەوەی کە پێوتی ئازادیەکان و مافی مرۆڤ بکە کە یەکێک لە بەرەنجامەکانی دەرکردنی ئەو یاسایی دژە تیرۆرە بوو یا یاسای تیرۆر بوو لە پەرلەمانی کوردستان کە ناڕزاییەکی زۆری لێکەوتەوە تەنانەت کاگەشتە ئەوەی کە خۆیان بەڵێنیاندا کە ئەم یاسایە جارێکی تر هەموارە بێ بکرێتەوە کەتی لە دوجاریشە ئەو بەڵێنیان نەبردە سەر وە درێژەیاندا بە هەمان یاسا یعنی نەبێ اعتراف نەکەن کە ئەم یاسای خەلەلیتیانیە کە لێنیتیانە تەنانەت منێکی لەو کۆنفرانسانەی کە دەستگای ڕێکخراوە لەگەڵ دەستگای نالیاکردی یەکێک لە بابەتەکان قسەکردن بوو لەسەر ئەو یاسایە کە کۆمەڵێک کە لێنیتیایە و هەندێک لە پەرلەمانتارەکان بە جیاوازی بەڵێن ئاراستەی سیاسیانەوە قسەیان هەبوو لەسەر ئەوەی کە ئەم یاسایە کە بکورتی زۆرە و پێشێلکاریتیایە و هەر دقیقەیە هەر چرکە ساتێ بیانەوێ نارەکان بخەنە ناو پێناسەیکەن بەوەی کە کارێکی تیرۆریستی کرد زۆر ئاسان ئەتواندێ
لە شتێکی زۆر سادە وردە وردە بەو ئاخارەیە ببرێ ینی دژە بە مافی مرۆڤ دژە بەوە زۆر باشکات مەکەمەوە سوارد بۆی کە مەسەن ڕێکخراوێکی وەکو داعش مەسەر لە کوردستانی شانەزیک دەوێتەوە بەڵام ئێمە دەمەین کەمترین خەڵکی کوردستان وەکو دەراویشەی دوای 11 سپتامبەر کەمترین خەڵکی کوردستان پەیوەندی بەو ڕێکخراوە دەکات ڕۆڵی ئیسلامیەکان چی بوو پارتە ئیسلامیەکان لەوەی کە کەمتری خەڵک مەسەن ڕوبەڕووی ئەو ڕێکخراوە تونتی ژیانە بڕوە بەڵێ جارە من حەزەکەم ئەوە بڵێم کە داعش لە تەواوی جیهانە چەند زانایەکی معتەبەری لەگەڵان نەبووە یعنی بەوەی کەوا تەنزیر بکەن بۆ ئەم ئیشە ینی لەبەرەوە ئەوانەی کە منەزیری فکری داعشین خۆیان گومانیان لەسەرە تۆ چەند زانای ینی کاتێکە بەحسەکەی هیچ زانایەکی معتەبەر لەگەڵ داعشان نەبووە لە تەواوی جیهانە ئەتوانین بڵین داعش کەمینەیەکن بە جۆرە لە جۆرەکان زمینیان بۆ ڕەخساوە ئەمە لەلایەک تریشەوە لە کوردستانی خۆشمانە بەهۆی ئەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی هەموو ئەمانە دژ بوون بەم تەوژمە و نەیار بوون لەگەڵیا زانایانی موسڵمان زانایانی ئاینی لە کوردستانە دژ بوون بەم تەوژمە بۆیە ئەمە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە کەمینەیەک نەبێ لە خەڵچووە ناو داعشەوە ئەوەندە نەچێتە ناو داعشەوە تەنەن هەندێک لەوانەی کە چوونە ناو داعشەوە خەڵکیەک بوون پێشتر پیش پەیوەندیەکیان بە تەوژمی ئیسلامیەوە نەبووە بە هەموو تیارەکانیەوە ینی خەڵکێک بوونە توانین بڵین سادە بوون و لێەوە گوڵی هەڵخەڵەتێنراون و ڕۆشتون سپاس دەکەم ماوەستا کاتم زۆر کەماگە بەرە شتێک تێبێت لەسەر کوردستان کاریگەرەوە ڕۆڵی ئیسلامیەکانیش لە ڕوبەڕووبەکەم لە 2012 لە ژنێکی هاوبەش پێکێنرا لە بینی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بۆ دیدێکی هاوبەش دەربارەی داعش و خۆشبەختانە من ئەندامی ئەو لیژنەی بووم دیدێکی هاوبەشمان هەبوو کە داعش ڕێکخراوێکی تێرۆریستیە و ئەم تاریفی کە مامۆستا گوتی هەمووی لەناو ئەو پێناسەیدا جێکرابووە بۆی کە ئەوە خاڵشتر کەم پێم وایە لەکانە گرنگە ئێمە ئەگەر سەیری داعش بکەین و ئەو راپۆرتانەی ئەو زانێرەی لەسەر پێکهاتی داعش دەگوترا لە 2014 بەدواوە لەوانەیە زۆر وڵاتی ئەمریکی کەنەدا وڵاتی ئەوروپی لەوانەیە حزوریان زۆرتر بوو بێ لە کوردی هەرێمی کوردستان لە ناودا داعش ئەگەداری ئەو بێنێ ئەرقامانێک لەسەر هەرێمی کوردستان دەدەگونجا چەند کەسی هەرێمی کوردستان چوونەتە ناو داعش ئەرقامەکان لەوانەیە کەمتر بوو بێ لە هەندێک وڵاتی دوور کە کوردستان هاوسنووری با بڵێن داعشیش بۆ هەرێمی کوردستان و نیشانەوەی کە هەرێمی کوردستان منتیقەیەکی ئامینە و پشتیوانی لە تیرۆر نەکردو پشتیوانی لە داعش نەکردووە پەیوەندی بە ئیسلامیەکانیەوە نەکردووە لەناو ئەوەشدا بە تاکید یعنی ئەوەیە کە ئیسلامیەکانی کوردستان بە تەواوی هەم داعشیان ڕەفزا و هەم حرەکاتی تیرۆریستیان ڕەفزە لەبەرەوەی بە تاکید ئەگەر ئیسلامیەکانی کوردستان لەگەڵی هاوسۆز بوونایە ژمارەی با بڵێن کوردی هەرێمی کوردستان لە ناو داعش زیادی دەکرد ئەمە بەڵگەی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان دابڕاوێکی گەورە هەبووە لەگەڵ داعش بۆ هیچ هاوسۆزیەک نەبووە باشە بەس کۆمەڵی ئیسلامی وەکولانێک دوای 2023 زانی زۆری بەرکەوت بۆنمونە لە بۆی ئەو جەنگەی کە مەسەلەی تیرۆرە شەید بوونی مەسەرەن کادیرەکانی 2023 ئەگەر تێبینیمان کردوێ ئەمەش بوو بەشێک لەو مەنزومەیە کە ئەمریکا لە هەوڵیەوەدا بوو هەموو ئەو یەزانەی کە چەکیان پێەیە ئەگەر نەخزا بێتنە هیچ تیرۆری شەوە و هێزی موسالیم بوو بن ئەمریکا لەیدان پێشتر وتمە و تەقسیم بەندی ڕەفز کردەوە کۆمەڵی ئیسلامیش کەوتە ژێر ئەم هەڕەشەی کە ئەمریکا کردی و بیانوو بگەڕێ بە دوو با بڵێن پاساوێک تاوەکو بتوانێت لە هێزەکەی بدە سەوخە خەریکە ئیخوان لە میسر بخەتە ناو بابرین بازنەی تیرۆرەوە یعنی وای لێهاتووە نەک ئەو هێزانی کەسێکیان پێەیە ینی دوور نییە ماوێش کە حرەکەی نەزەی تونوسیش بخاتە ناو لستی تیرۆرەوە ینی تیرۆر وەکو تعریف قەزیەکە بەڵام وەکو سەپاندن بەسەر هێزەکان ێستا بەشێک لە هێزە مەدەنیەکانیش خەریکە بخرێن ناو ئەو تعریفەوە کە پێی دەوترێ هێزی تیرۆریست. سوپاسان دەکەم زۆر سوپاس بە وەرەزان ماوەسە کامەران باوەنزادە مامۆستای زانکۆ هەروە مامۆستا فات حەسەنگاوی نووسەر و توێژەر لە فکری ئیسلامی کە لەم بەرنامەی لەگەڵ مامون. سوپاس بۆ بینەرانی بڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی کەواتەمە.